رهبر درزین الإسرائیلی شیخ موفق طریف بانگ لأمریکای کر که شوازه که خب رهبرنه بو سویدای پیک بینن و گوت نپیکانه داخوازا چک بردانه جه درزیان وره کرن. شیخ طریف گوت که گرک رهبریه که خسر آنجی رهبریه که خود جهیج بو سویدای آوا ببه. طريف بانگ لواشنطن کرد که درزیان لسوریه بپارێزێ و کۆبوویەرێن دماها تیرمێ هێدە جارێکەدن دووبارە نەبن. هەروەکی دسەردانا فەرمیان ناوەندانەتەوەی یەکبوویە جنێڤێژ ڕۆیتەر زێرەگوت دەبێ واشنطن بە ئەرکێن خۆ یەن پاراستنا مافێ هەندەکاهیەن سووریەش بۆ گەشتکردنا ئارامیە ڕابە. طريف دازانین کۆ پێویستە ڕێبەبەریەکە خۆجهی یانجی ڕێبەبەریەکە خۆسەرج بۆ سوێدایê بێداین. طريف دیار کرد کۆ نەمعقولە ji درزیان وەرە خواستن دەب ji çekên xwe berdin. هەروەها دازانین کۆ پێویستە بە ڕیا بەگەرا وڵاتیان لە مالên xwe û hêsankirina derbasbûna alîkariyên mirovî li Swêdayê ji nû ve bawerî were çêkirin ji ber ku îro bawerî tune ye.